بەڵە بەڕێزان پەیامنێرمان سامان فەتاح ڤیدیۆکی بۆ ئامادەکردوین کە دیمەنی بەربانگ و هەروەها وانەی شەرعی هەندێک فەقێ لە خانەقای بیارە فەرموون پێکەوە بینەری بێ. ڕۆژانەی مەلێرا کە دووە پاشە و پاشەوەکەین دوای دەزەکرێ بە خەتمە زیکرێکە کە لە حوجەکانی ترا ئەکرێ بەڵام وەکو بیارە نا لێرە بەردەوام بە ڕۆژانە هەموو ڕۆژ ئەکرێ نەک بڵێ لە ڕەمەزانە لە ڕەمەزان و غێر ڕەمەزانیشە ئەکرێ بەردەوامی خەتمەکە ئەکرێ تا نەکرێت تاکو ڕۆژ هەڵەیە خەتمەکە بەردەوامە دووە گەغی ڕەمەزان بێت فەقەکان هەڵەسن نانەخوێت دوان نانخواردن دەزەکرێ بە ساعی تاوەکو نی ساعت پێش بانگی نیوەڕۆتە لەو مینایوا دەرزە خوێنەیوا دەست حازرەکە بۆ دوانی ڕۆوە تاکە مامۆستای خۆی بانگەکە مولاي صل ئێمە ڕۆژانە لێرە 40-50 فەقێیەکین هەموو ڕۆژێ نان و خواردنی تایبەتیمان هەیە قاعدەی حوجە وای ئەمە قورئان لەبەرکەین ئێستا ئێمە یەکەم جار هاتوین 7 منجیل لەبەرەکەین 7 منجیات قورئان لەبەر یەکەین لە خانەقا لەخوا بەزیاد بێ ئێمە بەیانیان و ئێواران خواردنی کەمتر لە 7 نەفەر ئامادە ناکەین یعنی بەزیادەوە لە 7 نەفەر خواردنی بۆ ئامادەکرێ جیاوازەیەکی تریش هەیەکە زۆربەی خەڵکەکان کە بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە ڕوومان تێیەکەن ڕووەکەنە مەدرسە و خانەقای بیارە بۆ ئەوەیە کە خانەقا خزمەتێکی تایبەتی بۆ ئەو کەسانە ئەگاکە ڕووی تێیەکەن و ئەو فەقیانەی خۆمان کە لێرەن ئەندازەی تا 50 فەقەیەکمان خۆی هەیە بە سابتی و ئەندازەی 40 فەقەیەشمان فەقێ و مەلان نازێکیان مێزەرە بەسەرن لە یەکی ڕەمەزانەوە ڕوای کردوتە ئێمە بەنیازی ئەوەن کە تا جەژن لێرە بمێنەوە. الله أكبر الله أكبر الله أكبر الله